چلو دوهەمین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی فەجر لە ئێستادا دەستی پێکرد و ئەم فستیڤاڵە ساڵانە ساز دەکرێت گەلەوەی کە چەندین فیلمی ناوخۆیی تیان نمایشەکرێت و چەند فیلمێکیش لە با بڵێن دەرەوەی فستیڤاڵەکە نمایشەکرێت واتە چەند بەرهەمی دەرهێنەران و هەروەها بەرهەمهێنەرانی وڵاتانی تریش تێدا بەشدارە بن. زۆر جار کوردیش توانیویانە چەند بەرهەمێکی خۆیان لەو فستیڤاڵەدا نمایش بکەن. ئەم ساڵ 22 فیلمی ناوخۆی و 12 فیلمی نێودەوڵەتی بەشداری ئەم فستیڤاڵە ئەکەن. چلو دووەمین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی فەجر لە تارانی پایتەخت دەستی پێکرد و لە بەشی ناوخۆیدا 22 فیلم و لە بەشی نێودەوڵەتیدا 12 فیلم کێبڕکێ دەکەن. بەگشتین نوێترین بەرهەمەکانی سینەما ئێران لەم فستیڤاڵەدا نمایش دەکرێت بۆ یەکەمین جار و خەڵکیش دێن سەیری فیلمەکان دەکەن. گرتنی خەڵاتی سیمرغی زێڕین و سیمرغی بروورین شان نازێکە کە لە ئەرشی و لە سینەماکارەکاندا دەمێنێتەوە و فستیڤاڵ گرنگترین فستیڤاڵی سینەما ئێرانەکە هەموو ساڵێک بەڕێوە دەچێت. یکی از دلایل پیشرفت در یەکێک لە هۆکارە گرنگەکانی بەرەو پێشچوونی سینەمای ئێران بەڕێوەچوونی فستیڤاڵە سینەماییەکان بووە کە گرنگترینیشان بەڕێوەچوونی فستیڤاڵی فیلمی فەجر بووە کە کاریگەری گەوری داناوە و خاوەن پەیوەندیکی ڕاستە و خۆش بووە لەگەڵ سینەمادا. چونکە هەر کات فستیڤاڵ لاواز بووە سینەماش بەگشتی بەرەو لاوازی ڕۆیشتووە و بە پێچەوانەشەوە. هەر کات فستیڤاڵێکی باشمان بووە سینەمای ئێرانیش بەهێز بووە. بەگشتی ناتوانین کاریگەری فستیڤاڵی فەجر لەسەر ڕەوتی گشتی سینەمای ئێران نەبینیم. انگار تولیدات فیلم محدودتر بوده یا به اون قاعده سینمایی پیش نرفته و برعکسش هر موقع گشتواره چشمگیرتر بوده. از اون سو سیاست گذاری ها و در این حال اون به قاعده بودن سینما هست که تولیدات بهتری رو وارد عرصه سینما کرده. ولی در این حال نمیشه تاثیر چلو دووەمین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی فەجر لە تارانی پایتەخت و هاوکاتیش بە نمایشکردنی فیلمەکان لە پارێزگاکانی ئێران و بۆ ماوەی دەڕۆژ دەستی پێکرد. فستیڤاڵی فیلمی فەجر کە وەکو گەورەترین ڕووداوی بواری سینەمای ئێران ئەناسرێت دوو بەشی سەرەکی لەخۆ ئەگرێت، بەشی سینەمای ئێران و بەشی نێودەوڵەتی. لە بەشی کێبڕکەی سینەمای ئێراندا 22 فیلم و لە بەشی کێبڕکەی نێودەوڵەتیدا 12 فیلم بەشدارن. چلو دووەمین خولی فستیڤاڵی فیلمی فەجر جگە لە دوو بەشی سەرەکی چەندین بەشی دیکەشی لەخۆ گرتووە. لەوانە بەشی تایبەت بە ئەو دەرهێنەرانی یەکەم فیلمی درێژی خۆیان بەرهەمێناوە و بەشی ئەنیمەیشن و هەروەها بەشی تایبەت بە فیلمی ئاسیایی و ئیسلامی و فیلمە تایبەتەکان سەبارەت بە فەڵەستین. لە 4 ڕۆژی کۆتایی فستیڤاڵەکەشدا بڕیارە 25مین خولی بازاڕی فیلم بە ئامادەبوونی 22 وڵات و هەروەها لە ڕۆژانی فستیڤاڵیشدا 11 وەرکشۆپی تایبەت بە بوارە جیاوازەکانی سینەما بەڕێوە بچێت. بە درێژایی ساڵانی ڕابردوو بەڕێوەچوونی فستیڤاڵە هونەرەکان کاریگەری گرنگی لەسەر بوارە جیاوازەکانی هونەرداناوە. سینەماکارانی ئێران هیوادارن فستیڤاڵی ئەم ساڵی فیلمی فەجر کاریگەریەکی ئەرێنی لەسەر ڕەوتی یەک ساڵی داهاتوو سینەما دابنێت و ببێتە هۆی زیاتر بوژانەوەی.